باوتان لێبێت قوتابی خۆشەویستەکانم هیوادارم تەندروستیە و لایەکتان زۆر باش بێت. قوتابی خۆشەویستەکانم دووبارە گەڕاینەوە لاتان بۆ پێداچوونەوە بەوانەیەکی تر لە بەشی چوارە وانەی دووەم. ئەگەر زانین ئەگەر واتە چی؟ قوتابی خۆشەویستەکان ئەگەر واتە احتیمال، probability، احتیمال، یعنی ئەتۆ دەڵێ مەسەلەن احتیمالە ئەوڕۆ بچمە بازاڕی، ها احتیمالە بچم. ئەگەرە تو چووی ئەوە سەتاسە چووی ئەگەرەکە جێبەجێ کرد، بەڵام ئەگەر لەڵی لەوانەیە 175 لەوانەیە بچم یان 125 لەوانەیە بچم. کەواتە ئەگەر احتیمالدانانە لەسەر شتێک بزانم ئەگەر دڵنیا بووی ئەوە 100 تەپلەکەی، ئەگەر سەرپەسەند بوو 175 واتە سەرپەسەند واتە 3 لەسەر 4، 150 واتە 1 لەسەر 2 یعنی نیو پەسەند، 125 واتە 1 لەسەر 4 ژێر پەسەند. ئەستەم 100 یعنی مستحیلە ڕوونادا ئەو شتە، یعنی من نەچوومە بازاڕی ئەو ڕۆژە ڕووی نەدا 100. قوتابی خۆشەویستەکان لە نمونەی یەکەمەوە لەگەڵ من بن تەمەشاکەم زیان دەڵێتی بەکارهێنانی دەستەواژەکانی پلەکانی پەسەندی. یەکێک لە دەستەواژەکانی پلەکانی پەسەندی بەکاربێنە بۆ باسی ڕووداوێک. ئەو پلەکانی پەسەندی بەبەسمان چ بوو؟ ئەوانەی کە لەسەرەوە تازە باسمان کرد 100 175 150 125 100. لە پرسیاری ئەلف دەڵێ دەرکەوتنی ژمارەی جوود دوای هەڵدانی بەردەزارێک. ئەتو بەردەزار چەندی تێدا؟ وەکو لەوانەیە یەکەمیش باسی بەردەزارەکەمان کرد لە 1 تا 6 تێدایە. باشە دەڵێتی دەرکەوتنی ژمارەی جوود. باشە لێرەدا 6 ئەنجام دەست دەکەوێت. بزانم ئەگەر گوتی دەرکەوتنی ژمارەی جوود لە بەردەزارەکە چیە؟ یان 2 یان 4 یان 6. باشە ئەدەگەر گوتی دەرکەوتنی ژمارەی تاک یان 1 یان 3 یان 5 وایە لە بەردەزار؟ بەڵێ. کەواتە دەرکەوتنی ژمارەی جوود ڕووداوێکی چیە؟ پەسەندە، یعنی 150. لۆ دەڵێن 150 چونکە بەردەزار 6 ژمارەی تێدا لێ کە تە 6 نیوەی جوود دەرچوو نیوەی تاک دەرچوو، کەواتە لەبەرەوە دەڵێن 150. ئەگەر جووتەکە 4 ژمارە بە 175 دەدا یان 5 ژمارە بە، بەس مادەم بووە 3 بە 3 دەرکەوتنی ژمارە جوود 3ە، دەرکەوتنی ژمارەی تاکیش 3ە، کەواتە 150 دەدەینێ چونکە نیوە ها لە ڕۆژانەش باسمان کرد. پرسیاری بە دەرکەوتنی ژمارەی 5 دوای هەڵدانی بەردەزارێک. 5 زۆر کەمە احتیمالەکەی وانە یەک دەڵێ ئەگەری چەندی دەدەی ئەگەر بەردەزارێکت هەڵدا 5 دەربچی. طبعا احتیمالەکە زۆر کەمە. ئەمە نەڵێن 100 وانە مستحیل نییە چونکە 5 تێدایە بەردەزار، کە بەردەزارێکت هەڵدا 5 تێدا کەواتە مستحیل نییە. بەڵام دەڵێن چی 125 ژێر پەسەند چونکە زۆر کەمە. لە 6 ژمارەیە بەخۆی ئەگەر یەک ژمارە لە 6 ژمارە بڵێم احتیمالی چەندی دەدەی ئەو ژمارەیە دەربچی کەواتە 125 دەدەینێ ژێر پەسەند. ئەوەش نمونەی یەکەم بوو. زانین دەڵێتی کاتێک کە بەردەزارێک هەڵدەدەی لەوانەیە ژمارە دەرکەوتووەکە جووت یان ناجووت بێت. بەڵێ وایە هەردوو ڕووداوی دەرکەوتنی ژمارەی جوود دەرکەوتنی ژمارەی ناجووت نمونەیەک لەسەر دوو ڕووداوێکی تاواکرد پیشان دەدەن. باشە تەمشێرەکە ئەو یاسایەکمان هەیە ئەگەری ڕووداوی تاواکرد. زانە ئەگەری ڕووداو کۆ ئەو ئەیانی ئەگەری ڕووداوی تەواوکرد یەکسانە بەیەک، ئەو یاسایە هەر یەکسانە بەیەک سابتە ناگۆڕێ. نمونەی دووەم دەڵێتی هەژمێرکردنی ئەگەری ڕووداوی تەواوکرد تورە گەیەک. زانین دەڵێتی تورە گەیەک 6 گۆی شین، 6 گۆی سوور و 3 گۆی سەوز و گۆیەکی زەردی تێدایە. چی تێدایە؟ 6 گۆی شین، 6 گۆی سوور، 3 گۆی سەوز، گۆیەکی زەردی تێدایە. ئەگەر بە شێوەیەکی ڕەمەکی گۆیەک لە تورەگەکە ڕابکێشی، ئەگەری ڕاکێشانی گۆی سوور 3 لەسەر 8 بێت، ئەگەری ڕاکێشانی گۆی سوور نەبێت چەندە؟ دەڵێتی لە تورەگەیەک 6 گۆی شین و 6 گۆی سوور و 3 گۆی سەوز و گۆیەکی زەردی تێدایە. داواکاری پرسیارەکە چیە؟ دەڵێ ئەگەری ڕاکێشان احتیمالە کە لەو تورەگەیە تو ڕاتکێشا گۆیەکی سوور بی، احتیمالەکەی چەندە؟ لە پرسیارەکە دایتە 3 لەسەر 8. باشە ئەگەری ڕاکێشانی گۆیەکی سوور کە ڕاتکێشا 3 لەسەر 8 بێ پرسیارەکە چی دەڵێ ئەگەری ڕاکێشانی گۆیەکی سوور نەبێت چەندە؟ یاسایەکمانی وەکو لەسەرەوە باسمان کرد ئەگەری ڕووداو کۆ ئەگەری ڕووداوی تەواوکەر یەکسانە بەیەک. ئەگەری ڕووداوەکە چ بوو لێرە باسی چی کرد؟ سوور. کۆ
ئەدێ تابی خۆشەویستەکان تەماشاکەن ئەگەری ڕوودا و کۆ ئەگەری ڕووداوی تاواکەرێکسانە بەیەک ئەگەری ڕووداوەکە ئەگەر سوور بیت کە باسی سوور دەکەم کۆ ئەگەری سوور نەبێ ئەگەری تاواکەر چیە دەڵێ سوور نەبێ داواکاری پرسیارەکە ئەگەری سوور نەبێ یەکسانە بەیەک ئەگەر سوور بوو سێ لەسەر کۆ ئەگەر سوور نەبێ چەندە زان لێرە چەکەم کولە ڕۆژانە لێرە زۆر زۆر بە جوانی لە بۆم باسکردن وتم ئەوە وە بزانە هاوکێشەکە لەجێ ئەوە ئەگەر سوور نەبێ پیتێک دابنی عینە دەبێت هاوکێشە و کولە کۆرسیەکەم خۆینمان زۆر باسی هاوکێشەمان کرد باش ئەو سێ لەسەر هەشتە دەبینە ئەولەیان دەتوانین بە دش خۆمان ئەوە بدۆزین و ئەگەری سوور نەبێ دژی سێ لەسەرش کەم سێ لەسەرش لە بۆ ئێرە و لە بۆ ئێرە زیاد دەکەم یانش دەتوانین ئەو سێ لەسەر هەشتە بینە ئەولا دەبێتە یەک کەم سێ لەسەر هەشتەکە باشە کو یەکەم سێ لەسەرش دەدۆزمەوە ژێرەی یەکسان دەکەم دوو کرد چۆن دەیدۆزینەوە ژێرەی یەکسان دەکەی پاشان لە بۆمان دەردەچی دەڵێ ئەگەری سوور نەبێت چەندە 5 لەسەر هەشتا باشە زانین کەواتەگەری ڕاکێشانی گۆیەک سوور نەبێت دەکاتە 5 لەسەر هەشت لە نمونەی سێم دەڵێتی باسی نێزەکەک دەکات دەڵێتن زانیانی گەردون ناس کەوتە خوارەوەی نێزەکێک بە لە ماوەی 20 میلیۆن ساڵی داهاتوو دەخەمنن ئەگەری نەکەوتنە خوارەوەی نێزکێکی گەورە بۆ سەر زەوی کە لە 20 میلیۆن ساڵی داهاتوو چەندە باشە دوو ڕووداومانێ لێرەش ئەگەری کەوتن یەکسانە بە چەند 180 یان 0.8 ڕێژە سەدیەکە بگۆڕە تەبعاان دەبێت ڕێژەی سەدی بگۆڕین بۆ ژمارەی دەی باشە شیکاری بکەین چکە بە ڕێژەی سەدی نادۆزرێتەوە قورسا زۆر زۆر نادۆزرێتەوە دەی بیکەینە دەی ئەوجە 180 دەتوانین بیکەینە 0.8 دەتوانین بیکەینە 0.8 باشە ئەگەری کەوتین کۆ ئەگەری نەکەوتن یەکسانە بێت ئەگەری کەوتنەکەی چەند بوو لێرە باسی کرد بزانە کەوتنە خواردنی ئەوە نزیکێک لە ماوەی 20 میلیۆن ساڵی داهاتوو بە 180 دەخەملێنن 0.8 یان 0.8 فەرقی نییە چکە ڕێژە سەدیەکە دەبی بگۆڕین بۆ ژمارەی دەی 0.8 کۆ ئەگەری نەکەوتنی یەکسانە بەیەک ئەگەری نەکەوتنی ئەو 0.8 بە ئێرە دەبتە یەکەم 0.8 یەکەم 0.8 دەکاتە 0.2 0.2 لێرە دەکەینەوە ڕێژەی سەدی دەبتە 120 کەواتە ئەگەری نەکەوتنی نێزکێکی گەورە بۆ سەرزەوی لە 20 میلیۆن ساڵی داهاتوو دەکاتە 120 ئەوە نمونەکان بوو زای ڕاهێنانەکانمان هەیە یەکێک لە دەستەواژەکانی پلەکانی پەسەندی بەکاربێنە بۆ باسکردنی هەڕووداوێک یەکەم ئەوانەمە حەلکردێ دەفتەر تەماشایکەنەوە جارێکی کە قوتابی خۆشەویستەکان دەڵێتی یەکەم دەرکەوتنی ژمارەیەکی گەورەتر لە 5 دوای هەڵدانی بەردەزارێک گەورەتر لە 5 دوای هەڵدانی بەردەزارێک چمانەیە بەخۆی گەورەتر لە 5ەکە بە 6 تێدات کە بەردەزارەکە لێ کە تا 6 دەڵێ گەورەتر بێ لە 5 ینی 6 لە بۆ دەربچی چەندی دەدێت و پلەکانی پەسەندی طبعاً زۆر زۆر کەمە 125 لێرە کاتەتدا دەنین ژێر پەسەند 125 لە دەفتەریش حەلمان کردێتە مشایکن دووەم ڕاکێشانی گۆیەکی شین لە تورەگەیە کە گۆی ڕەش و سپی تێدا بێ گۆیەکی شین دەڵێ ڕابکێشی گۆیەکی شینی لە بۆ دەربچی تورەگەیەک ڕەش و سپی تێدا ئەشتووە هەیە مستحیل ئەوە 100 0 سێم تورەگەیەک هەشت موروی زەرد و دوو موروی شین و دوو موروی سپی تێدا ئەگەر بە شێوەیەکی هەڕەمەچی مورویەک لە تورەگەکە ڕابکێشیت ئەگەری ئەوەی سپی بێت کاتە 1 لەسەر 6 ئەوە ئەگەری ڕاکێشانی مورویەک کە سپی نەبێت چەندە زانە قوتابی خۆشەویستەکان ئەگەر سپی نەبێ دەمشاکە دەڵێ چیەتوو عینەن یاسای نمونونەکەی تکە دەڵێ ئەگەر سپی بێت کۆ ئەگەری سپی نەبێت یەکسانە بە یەک ئەگەری سپی بە 1 لەسەر 6 کۆ ئەگەری سپی نەبێت یەکسانیشە بە یەک باشە دەڵێن چی 1 لەسەر 6 دەبینەوە لە دەبتە یەکەم 1 لەسەر 6 دوو کەرتە دەیدۆزینەوە دەکاتە چەند ئەگەر بیدۆزیەوە دەکاتە 5 لەسەر 6 بیدۆزۆ لە ماڵی حەلمان کردی قوتابی خۆشەویستەکان تەماشای دەفتەرتان بکەن ئەوەشمە حەل کردووە پرسیاری چوارەمیش تەماشای دەفتەرتان بکەن باشە قوتابیان پرسیاری پێنجەم ڕاکێشانی بلیتێکی سوور یان شین لە کۆمەڵە پسولەیەکی سوور و شین لێرە چی دەدێت احتیمالێک دڵنیە وەنیا ڕاکێشانی بلوتێکی دەڵێت چی ئەگەر بلیتێکت ڕاکێشە سوور یان شین دەردەچی احتیمالەکەی بەس کۆمەڵە پسولەکەش سوور و شینە طبعا 100 یان سوور یان شین دەردەچی لە بەروی کۆمەڵەکە سوور و شینی تێدایە
دەرکەوتنی شێر لە کاتی هەڵدانی پارچە دراوێک ئەویش پەسەندە 150 لەبەرچی چونکە پارچە دراوەکە یان خۆشەویستەکان بزانن دەرکەوتنی شێر لە کاتی هەڵدانی پارچە دراوێک ئەمە دەزانین پارچە دراوەکە شێر و خەتە وانە باش ئەگەر بڵێ ئەتۆ ئەو دراوەت هەڵدا شێرت لە بۆ دەردەچی یان ئەگەر ئەو دراوەت هەڵدا خەتت لە بۆ دەردەچی باش ئەگەر شێر 150 دەدەێت چونکە شێر و خەتی تێدا و ئەگەر خەت بوو ئەویش 150 دەدەێ وانە ئەگەر شێر بێر 150 احتیمالەکی بڵێ دراوە ئاسنەکە هەڵدەدەم تا چەند احتیمالەکەی ئەگەرەکەی چەندی دەدەیە کە شێر دەربتی 150 ئەگەر بڵێ خەت بەتەکید ئەویش 150 تابێ خۆشەویستەکانم وانەی هەفتە مۆشتە بژوو کومانانەی ڕاهێنانەکانی سەرەوە و نمونونەکانە لە ماڵەوەتم شەی دەفتەرتان بکەن جارێکی کە پێداچنەوە لەگەڵ من بە جوانی بکەن تابێ خۆشەویستەکان هیوادارم وانەیە ئەمڕۆ سوودی گەیاند بێت تاوانەیەکی تر خواتان لەگەڵ